داکۆکی بکەین لە مێدیاکە چکۆکە مێدیای ستریکتیڤی و هەبەر و هەموو ئەو هەڤاڵانەی کە لەو مێدیایە کارەکەن چاوگی ڕۆژنامەگەری کوردین لە ڕەوەندی کوردیا، چاوگی پشتیوانی کردنی لە وڵات و لە نیشتیمانەکەمان. هەموو ئەو ڕاستیانەی کە لەسەر دۆزی کورد بڵاو دەکرێتەوە لە ستریکتیڤیەوە بڵاو بێتەوە، لە ڕۆژتیڤیۆ بڵاو بێتەوە، لە ئاریاتیڤیۆ بڵاو بێتەوە و پشت و پەنایەکی تاوامان هەیە بۆ مێدیانە چکێکم لەسەر ئاجندایەکی ڕازگۆیی نەتەوەی نیشتیمانی ڕێچکەی گرتووە و ئامادەش نییە جێی خۆی لێش بکە لە وڵاتێکی ئەو هایە کە جێی کراوەتەوە. ئەمە ینی هیچ گومانێک نییە لەسەر شتەکان. بۆیە بەپێی ئەوەی کە ئێمە بەدواداچوون و گفتوگۆمان کردووە لەگە هەواڵان و قسەمان کردووە، چەند گومانێک هەیە. یەکێک لەوانەی کە لە ڕۆژووی یادی یاخود ساڵوەگەری ڕۆژنامەگەری کوردیە ڕووداوەکە ڕوویە، ئایا ئەمە پلانێکە بۆ تێکدان و یا خاپورکردنی ئەو مێژووە یاخود زنجیرە چالاکیەک لەو شەوەیە ڕوویداوە لە فەڕەنساوە سەری هەڵداوە کۆمەڵی هەڤاڵ و ئازیزی تێکۆشەر لەوێ بە مەبەستی سنوورداشکردن دەستگیر کراون کە کۆمەڵێک کەسایەتی باش و وڵات پارێزن و لە ئەنقەرە و لە ئەستەمبولیش بە هەمان شێوە چەند وڵات پارێزێک دەستگیر کراوە و لێرەش لە ستریکتیڤی ئەو ڕووداوە ڕوویە. بۆ هیوای ئێمە چاوەڕێەوەمان کردووە کە دەوڵەتی بەلجیکا ڕاگەیاندنەکانیان زانیاری بن و ئێوەش بەڵگەکان بخرێتە بەردەست و هیچ شتێکیان بەدەستەوە نەبووە. من تەنها بەپێ ئەوەی کە تا ئەم ساتە وەختە کە شتێک ڕووی نەداوە کە زانیاریەک نییە لەسەر ئەوەی کە دەوڵەت یا ڕاگەیاندنەکانی بەلجیکا یا برۆکسل کە بڵاوی نەکردوێتەوە، گومان دەکرێت کە ئەمە پلانگێڕی بێن. چکەکەم لە ناو سیاسی و تەنانەت پزیشکیش هەڵاکە و لە ناو دەوڵەتیشە کۆمەڵێک کاری گروپ ئەکرێ. من گومانەکەم کە دەستی تورکیا لە ناو ئەم مخابرایەتی ئێرە تێکدانێکی کردووە و وەک چۆن ئەڵێ شکایەتێک کراوە کە گروپێک لێرن بەو شێوە هاتوونەتە ئەوێەوە نیازێکی ئەوەیان هەیە، تەنها ئاگادارکردنەوەیەک بووە. وەنگینا ئەم مێدیایە ئێمە خۆمان هاتوینەتە ئێرە داوای مافی پەنابەریمان لە وڵاتە کردو، وڵاتێکی دیموکراتیە، مافی مرۆڤ مافە پارێزێ و مۆڵەتیش وەرگیراوە و بەپێی هەموو یاسا و دەستورەکانی بەلجیکا و پەرلەمانی ئەوروپاش مافی ئەومان هەیە داکۆکی لە نەتەوەکەمان بکەین، داکۆکی لە نیشتیمانەکەمان بکەین، داکۆکی لە کولتورەکەمان بکەین و دەنگمان بگەێنین بە ناوەوەی وڵاتەکەمان و ئەم ڕێگایانە پێدراوە و ئەگەر شتێکی ئەوە هەیە مێدیایەکی قەدەغە کراوە ئەو مۆڵەتانە چۆن پێدرا. هەڵبەت بە بڕوای من باشترە ئارام بگرین، چاوەڕوان بین، هەرچەندە ئەمڕۆ بە هەزاران کەس لە برۆکسل توانیان پەیامی خۆیان بگەێنن، بوونی خۆیان سەلمان و پشتیوانیکی تەواویشیان لە مێدیای کوردی چاوکی گەلی کوردستان کرد.